هزار دیناری تەبعی دایتە من بەرامبەر دۆزینەوەی تەرمێک با لەو پەیجە کۆمێت بکا برێ من دایتم پێ بەرامبەر دۆزینەوەی ئەوجا منش دەچمە بەرامبەری دەرێم پیاوە ڕاست دەکا والله 250 دینارم بەرامبەر دۆزینەوەی تەرم وەرنەگرتێ لە ژیانم. ئەوە ناڵێم ئەگەر دەوڵەمەندێک یا مەسوولێ بەنزینی کڕی بێیان تایەکی لۆم کڕی بێیان شتێکی ها ئەشیایەکی بەلەم تو ئێستا من هەر پارسێ مەچینەم سوتا لەناو ئەو بەس پارسێ مەچینەم سوتا قلی بە 12 و 17 و 19 و 20 ئەوانە کڕیتم قەیسەکە کابرایەک بێ 500 دلار بدا بەڵام بەرامبەر دۆزینەوەی جەنازە با کەسێک هەبێ بە من بڵێ فەرموو لەو دوو جەنازەی بەسرا و حەمرین غەواس هەبوو ڕۆژی ملیۆنێکی هەبوو منش لە جیفانی خۆم بەنزیم تێکردو و لەوێش لە کەناڵەکانی ئەوێ گوت پێم بە تاقتەنێ غەواسی کورد هاتیە بەس ئەوی پارێ وەرنەگرت جە باقی غەواسەکانی کە پارەیان وەرگرت. ئەمن لەو کەناڵەوە شۆ دەرێم ئەوانەی کە کۆمێتەکانش دەکەن زۆربەی زۆریان یا برای غەواسە یان کوڕخاڵی غەواسە یان کە سوکارێکی غەواسە ینی غەواسەکانش من ڕێز و سلااو ڕێزم بۆ هەر هەمیان چاری یەکە بێکیان ماز دەکەم من هایتمە ناو مۆزوعە لە ڕای خوای ئیش دەکەم هەر لە خوای دەکەم و خوای گەورە لێمان ڕازی بێت لەوە نەهاتیم ڕق بەڕقێکەکەم و ئەوە تو لە تەختەقۆ بۆ دەی بۆ هەولێر جەنازە دەردەکەی لە تەختەقۆ بۆ دەچی بۆ ڕانی و سلێمانی جەنازە دەردەکەی من هاتیم کابرات زەرجی سوتایە یعنی کە زەرجی سوتایە لەو کاتە کافرێکش بێت جەنازەکەی دەرکە کێشەی نییە هەر کەسێک بێ بەس جەنازەکەی دەرکە کابرا هیچ زەرگی سوتایە بەس دەوێت جەنازەکەی دەرکاتەوە بزانە لاشەکەی لەکوێ